من ناوم سنوکەستیارە ئەمڕۆ لەگەڵ هاوڕێکەم ئومێد بە چەند گۆرانیەک بەشداری ئەم ئاهەنگە دەکەین. سوپاسی مامۆستا میران دەکەین بۆ ئەوەی کە ئەم ئاهەنگەی بۆ ئێمە ڕێخست و هەمیشە سەرکەوتوو بێت و منیش بە چوار گۆرانیەک بەشداری لەم ئاهەنگەیە دەکەم. گۆرانەکانم ناویان دوودانم بە پلەیباک کردووە، دانێکیان ناوی ئێمە ئایندەین، دانێکیشیان بۆ ناوی ئەو کەسانێک کە تازە دەچنە پۆلی 1، دانێکیشیان کە زۆر مناڵ بووم لە کەناڵی کورسات کردوومە بەبێ میوزیک ئەیڵێم لەبەرەوەی ئەو کاتە دەڵم زۆر مناڵ بوو لە باخچەی ساوام کە ئەو گۆرانم کردووە. و گۆرانی کەشم ماوە کە بە زمانی ئینگلیزی یەک بەشی لێ دەڵێم، ئەویشدا خوێندنگاکەمان کە خوێندنگای گەشەیە. سوپاسی مامۆستا شیلان دەکەین کە ئەو گۆرانی بۆ تۆمار کردین. من یەکێک بووم لە کۆرسەکەدا، بۆیە حەزم کرد ئەمڕۆ بیڵێم بە زمانی ئینگلیزی. زۆر سپاسی مامۆستا میرانەکەم کە من و چنۆکی هێنا بۆ سەکۆی ئازادی کە گۆرانی بڵێن. من بە 6 گۆرانی بەشداریەکەم. ناوی گۆرانیەکانشم مناڵی ئاشتی خواز، سەری ساڵ، کۆبوونەوەی باوکان، ئاڵای کوردستان و سرودێکی وەتانیشم هەیە کە خۆم ئەیژەنم و ئەشیڵم.